جەنگی ئەمریکا و قەوارەی زایۆنی لەگەڵ ئێران پێی نایە هەفتەی چوارەمەوە و شەڕەکە پێی نایە قۆناغێکی نوێوە کە بەهۆیەوە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکوڵێت و ئێرانیش گەروی هورمزی بەڕووی کەشتیەکان داخست و نرخی نەوت و غاز بە شێوەیەکی بەرچاو بەرز بووەتەوە. دوای تێپەڕبوونی 22 ڕۆژ بەسەر هەڵگیرسانی جەنگی ئەمریکا و قەوارەی زایۆنی بۆ سەر ئێران و لە نێو ئەو ئاگرباران و پەرەسەندنی گرژیانەدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، چیرۆکی دەریاوان و تیمی ئەو کەشتیانەی کە بەهۆی داخستنی گەروی هورمز لەلایەن ئێرانەوە لە ئاوەکانی کەندا و گیریان خواردووە کەوتونەتە بەرباس. دەریاوانەکان ژمارەیان نزیکەی 20,000 کەس دەبێت و لەسەر کەشتی نەوت هەڵگر و کەشتیە بازرگانیەکانیان لە ئاوەکانی کەندا و گیریان خواردووە و ڕوبەڕووی بە ئامانجگرتنی ڕاستەوخۆ و قەیرانی کەمی پێداویستێ بنەڕەتیەکان بوونەتەوە و مەترسی لەسەر ژیانیان دروست بووە. بەپێی داتای ڕێکخراوی نێودەوڵەتی دەریاوانی نزیکەی 20,000 دەریاوان لەسەر نزیکەی 3200 کەشتی بەهۆی داخستنی گەروی هورمز گیریان خواردووە و 21 کەشتی ڕوبەڕووی هێرش بوونەتەوە و 8 دەریاوان کوژراون و چارەنووسی چواری دیکەشیان نادیارە. ئارسینیۆ دومینگێز ئەمینداری گشتی ڕێکخراوی نێودەوڵەتی دەریاوانی ڕایگەیاند. ڕێکخراوەکەمان لەسەر ئامادەکردنی پلانێک بۆ دەرباسکردنی کەشتی و دەریاوانە گیرخواردوەکان لە گەروی هورمز کار دەکات و نامانەوێت هیچ مەترسیەک لەسەر دەریاوانەکان زیاد بکەین. ئاژانسی هەواڵی فرانس پرێس لە زاری تیمی کەشتی ئوشین بریتی کە ئاڵای باربادۆسی هەڵکردووە بڵاوی کردەوە. لە کاتی هەوڵدان بۆ تێپەڕبوونی کەشتیەکەیان بە گەروی هورمزدا ڕوبەڕووی هێرشی موشەکی بوونەتەوە و خۆشبەختانە تیمەکەیان زیانیان بەرنەکەوتووە. سەرباری مەترسیەکانی بە ئامانجگرتن بە هەزاران دەریاوانی کەشتیە گیرخواردوەکانی کەندا و بەهۆی زۆری ماوەی چاوەڕوانیان ڕوبەڕووی کەمی سوتەمەنی و ئاو بوونەتەوە. جۆن ستوبەرت لە ژووری گواستنەوەی نێودەوڵەتی وتی لە ئێستادا گەورەترین ترسیان بریتیە لە کاریگەری جەنگ لەسەر پێداویستی کەشتیە گیرخواردوەکان و زانیاریان هەیە هەندێک کەشتی کێشەی سوتەمەنی و بەرهەمێنانی ئاوی خواردنەوەشیان هەیە. لە کاردانەوەی هێرشی ئەمریکا و قەوارەی زایۆنی بۆ سەر وڵاتەکەی ئێران گەروی هورمزی بەڕووی هاتوچۆی کەشتیە بازرگانیەکان داخست و هەڕەشەی هێرشکردنە سەر هەر کەشتێکیدا کە هەوڵی پەڕینەوە بدات بەبێ وەرگرتنی ڕەزامەندی. ئەوەش بووەتە هۆی بەرزبوونەوەی نرخی نەوت و غاز لەسەر ئاستی جیهان و تا ئێستاش تەواوی هەوڵ و هەڕەشەکان بۆ ئارامکردنەوەی دۆخی گەروەکە کە ڕۆژانە نزیک لە 20 ملیۆن بەرمیل نەوتی خاوی پێدا تێپەڕ دەکات شکستی هێناوە.